بەڵێ بەڕێزان ئەم وێنەی کایبینن هی کاریکاتێرستێکە کە دروستی کردووە و هونەرمەندی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەکە کە دەستی بەجوویەکانیەوە گرتووە. اینجا من بۆ بەمە دەستم پێ کرد لەسەر ئەم وێنەیە نووسرا بوو ئەگەر مامۆستا حەسەن زیرەک لە ساڵی 2021 بژی هەیە ڕەنگە بۆ هەندێک گۆرانی ناچار بە ئاوە بەردەوام گوێی دەستی بەگوێیەوە بگرتایە و گوێی داخستایە لە ئاست هەندێک کرچووکاڵی لە ئاواز و کرچووکاڵی لە هۆنراوە و شعر و لە وتن و تەنانە دێستە وای لێ هاتووە بەداخەوە هەندێک لە هونەرمەندەکان دەنگخۆشی هەر بلاوە گرنگی ئەوەندەی گرنگی بەڕواڵەت و ڕوخسار و یان بەکارێنانی کۆمەڵێک ڕەگەزی تر لە نێو کلیپەکانیدا. ئەمڕۆ تەوەرەکەمان تەرخان کردو بە گرنگی گۆرانی. ئێمە چۆن گۆرانیی باش گۆرانێکی دروست هەم لە ڕووی دەرونیە چکە بیرمان نەچێت هەمیشە وتراوە میوزیک خۆراکی ڕۆحە. ئایا گۆرانی کوردی ئێستەی ئێمە توانێتی ڕۆحمان تێر بکات کاڵین خۆراکی ڕۆحە لە ڕووی دەرونیەوە ئێمە دەتوانین گۆرانی باش و خراپ بە یەکتری جیا بکەینەوە تەنها بۆچی گۆرانێک کۆنەکان دەڵێن تەمەنیان هەیە تا ئێستاش تۆ گوێ لە گۆرانێکی مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ماملێ مامۆستا کەریم کابان هەموو ئەوانەی کە بەنەمری لە نێو جۆمان داماونێتەوە بۆچی دەتوانی بەردەوام گوێیان لێ بگری بۆچی گۆرانی ئێستا کاتیە بۆ ئەنی زۆر پرسیار دەکرێت زۆرجار دەڵێن گۆرانی هەیە تەمەنی مانگێکە هەیە چەند ڕۆژێکە هەیە ساڵێکە زیاتر لەوە تۆ ئیتر وەڕەز دەبی ناتوانانی گوێی لێ بگری. ئەمانە کۆمەڵێک پرسیاری تر لەسەر فلتەر و بوونی فلتەر و کاریگەری لەسەر لایەنی دەرونیمان گۆرانی بەگشتی ئاڕاستەی مامۆستا خالی سەرکار دەکەین کە بەڕێزان هەم هونەرمەندن هەم میوزیسیانن بە وەڵامدانی پرسیارەکان بەسپاسەوە لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادە مامۆستاگیان زۆر بەخێر زۆر سپاس لەگەڵ ئەو وێنەی مامۆستا حەسەن زیرەکای تۆ ئێستایان نا لە 2021 وڵی مەبەستمان لەوەنی هەموو شتێک ڕەفسکەینەوە بێگومان ئێمە بە ئەگەرەوە قسە دەکەین. بەڵێ بێگومان سەردەمی حەسەن زیرەک سەردەمێکی تایبەت بوو سەردەمێک بوو کە مۆسیقا گرنگی هەبوو و کاریگەری هەبوو و هەروەها باسی هۆنراوەشی کرد شاعیری چاک هەبوو تێکستی جوانیانە نووسی خۆشی زۆر بەسەلیقە بوو حەسەن زیرەک من دانیشتوم لەگەڵیا وەکو عەسفمان کردووە بۆی خۆشی قابلیەتێکی هەبوو کە ئەیتوانی ڕستەی جوان ڕێک بخە و دەستی لە شعرا هەبێ. سیرەکەیت حەسەن زیرەک لە کرماشانە زۆر بە جوانی پێگەی وەک لە شوێنەکانی ترا بە تایبەتی میرزادە هیچەکە لەو ژەنیارە بتوانانەی کورد کە جێی شانازیە کە توانیت گەلێک کاری جوان بۆ حەسەن زیرەک بکات پلوپەنجەی ژەنینی میرزادە بوو بە حەسەن زیرەک تێکەڵ بوو لەگەڵ ڕۆح و گیان و ئاوازەکانی حەسەن زیرەکە گیانەیەکرانەوە ئەم دوانە بۆیە سیرەکەی کارەکانی حەسەن زیرەک لە ستۆدیۆکانی کرماشان کە بۆی کراوە بەڕای من جیاوازی زۆری هەیە لەوەی لەگەڵ لە شاری بەغا مۆزیسیانە عەرەبەکان بۆی کردووە و چۆر بوون و نابینا بوون و یاخۆ هەتا لە شاری سلێمانی شاکە ئێمە ژەنینمان بۆ کردووە لە ماڵانە و لە ستۆدیۆ نەبووە و ئەمانە سیرەکەی کارەکانی ئەوەی جوانتر پوختەتر پاکتر لە هەموو ڕوویەکەوە هی ئەوەیە کە چەندەها ساڵ بمێنێتەوە و جۆبیستی بیت ئەمە یەکێکە لە گرنگی حەسەن زیرەک لە بوارەکەی خۆی لەو سەردەما. ئەواتە گۆرانی تەمەنی هەیە بێگومان گۆرانی جاری وهەیە دەردی خۆت ئیشارەتی پێ وەکو بڵقی ئاو ماوەیەک لە گوێی خەڵکایە و ماوەکە نامێنێ ئیتر خەڵک لە بیرێتچێتەوە گۆرانیش هەیە ینی چەندەها ساڵ ئەژی و توانای مانەوەی هەیە بۆ سیرەکەی ئەو جۆرە گۆرانیانە جۆرێک لە ئەساڵەت لە ئیشەکە هەیە لە ڕووی میلۆدیوە میلۆدی جوانە لە ڕووی ژەنینی ئامێرەکانەوە ژەنینێکی زۆر بەتوانا و جوانی بۆ کراوە دابەشکردنی مۆسیقای جوانی بۆ کراوە و لە ستۆدیۆ تۆمار کراوە نەک لە ماڵانە لە پەنا دیوارێکی بلۆکە یا لە شوێنێکی کە اینجا ئەدای ئەو کەسەش کە وتوێتی
ئەمانە هەمووی گرنگن کە کۆ ئەبنەوە ئەبێتە هۆی سەرکەوتنی گۆرانیەکی باش کە بمێنێتەوە. بەڵام گۆرانیەک هەڵی پڕوشێنی لە شەو ڕۆژێکە بیستومە نازانم ئەمە بیستو ماڵێن لە شەو ڕۆژێکە سیدی چەند تراکی بۆ خۆی پڕ کردوتەوە و بڵاویشی کردوتەوە نەسان سۆر هەیە و نە هیچ هەیە و بە ناوی ئازادی و بە ناوی ئەوەی کە ڕای تایبەتی خۆمە و نابێت کە سانسۆر بخاتە سەرم و بڵاو کراوەتەوە بەڵام زەریبەکەی من و تۆ و خەڵک و جۆگر ئەیە گۆران بە دەروێش عەبدوڵڵا ئەمەنەی شت بیستە بوو لەم لە شی ناخۆش کە جۆی لەو دەفە و گۆرانیەکانی دەروێش عەبدوڵڵا بوو شاکارێکی بۆ نووسیوە شاکارێکی جوانی نووسیوە کە یعنی ئەڵێ حتا لە بیتۆڤن گەلێ لام بەهێنتری بە قیمەتری چونکە تۆ ڕەسەنایەتی دایەوە بە جۆچکای منە ئاوازێکی ڕەسەنت دامێ شتێکت دامێ کە من چێژم لێ وەرگرت یعنی شتی ڕەسەن شتی چاک شتی باش ئەمێنێتەوە تەمەنێکی دوور و درێژی ئەبێت نەک وەکو ئەوانەی کە بە پێچەوانەوە. مامۆستا تا چەند گرنگە لە کاتی تۆمارکردنی بەرهەمێکە هەماهەنگی لە نێوان تەواوی ئەو دەستەیە هەبێت کە کار ئەکەن بەیەکەوە بە نمونە لە نێوان گۆرانی بێژەکە لە نێوان ئاوازدانەرەکە موزیسیانەکان بە هەمان شێوە ئەو شاعیرەی کە شعرەکە پێشکەشەکە بە گۆرانی بێژەکە کە ئێڵێن تا چەند گرنگە هەماهەنگێکی تەواو هەبێ بۆ ئەوەی کە بەرهەمێکی تەواو جوان دەرچێت بەرهەمێک دەرچێکە وەکاو شێوەی کە ئێستا ئاماژەت پێکرد کە گۆرانی تەمەنی هەیە تەمەنێکی هەبێت و لە نێو خەڵکییا بمێنێتەوە. ئەو پرسیارەم زۆر لا باش گرنگە ئەوە کەڕەتێک من لە مقابلەیەکی محەممەد عەبدولوەهابە کە لە وازم زیاتر لە 6 حەلقە بوو بۆی کرد بوو هیچیان باسی تۆمارکردنەکەی کرد ئەم مەسەلەی تۆی باس کرد ئەویش ئەو سوالی لێ کرد وتی ئەم بۆ ئەو ئەحساسە جوانە لە ئیشەکانتانە هەیە هەستەکەیت کە بەرهەمەکانتان تامێکی هەیە و جوانە ئەوش باسی کرد وتی ئێمە لە سۆدیۆ تۆماریەکەین سۆدیۆکەمان گەورەیە هەموو ژەنیاریەکانی تایە گۆرانی بێژی تایە جاروایە کۆرسی تایە و چاومان لە یەک ئەو ژەنینی کەمانەکە چاوی لە عازف عودەکەشە چی ئەکا چاوی لە چەلۆکەیە چیەکە چاوی لە کلارنێتەکەیە چیەکە چاوی لە گۆرانی بێژەکەیە چاوی لە کۆرسەکەیە ئەم چاوە خوێندنەوەیەکە بۆ ئینسان ئیحساسێک تێکەڵە بێ ئیمکان نییە ئەوە بە تراکات کە ئێستا نظامی تراکاتە و هێدفۆنێک ئەو دەورە ئەبینێ ئەو دەورە ئەو کاتە لە ستۆدیۆ بەو ئیحساسە جوانە تێکەڵە بوو سیرەکەی جاری وها بوو هەر لە ناو ستۆدیۆکە کە لە کاتی تۆمارکردنین یا لە کاتی کارە ئیشەکەین لە برادەریگەی وەستانین بوەستن بۆ بوەستین ئەو ڕستەیە هەستەکەم فلان تۆنی وایە ئادەی کە جۆمان لێگرت وەڵای تۆ ڕاستیت هەر لەوێ چاکمانە کرد سەر لە نوێ تۆمارمانە کردەوە یا هەروەها لە گۆرانی بێژەکە جاری وە ئەدایەکێ کرد کاکەجیان ئەو ئەدایە و ئاوا بیکەی باشترەوە بلەوە هەر تەواوە بەڵام ئاوا بێ باشترە ئەمان وەستان اینجا کە تۆمارمانەکەرە چوینەوە ئەو دی و لەوێ جۆمان لێگرتەوە کە جۆمان لێگرتەوە جاری وا بوو هەستمان بە بازێ فەراغاتی باس و تریبڵ و ئەمانە ئەکرد با بڕۆین چاشیکەین ئەوانش باوانە مێنێ یعنی بەخواوە بزانم هیلایچێکی تەواو وەکو چۆن ژانەگرێ ئاوا نەتیجەی ئەوە گۆرانیەک دروزە بوو فلتەرێکی تەواو فلتەری تەواو خەڵکیش بە ئیسراحەت جۆی لێگرت بەڵام نازانێ بە چ مەعاناتێک ئەم گۆرانیە هاتۆتە بەرهەم چ لە ڕووی تێکسی جوانەوە هەڵی بژێرە چ لە ڕووی ئاوازی جوانەوە هەڵی بژێرە چ لە ڕووی ئەداوە ئەم ئاوازە بۆ ئەدای کێ باشە جاری وایە ئەدایەکە بی بە حەسەن زیرەک بۆ نمونە سەرکەوتو نابێت یایە بیەی بە خاڵقی باشتری بڵێ بی بە ماملێ ڕەنگە باشتری بڵێ گۆرانی هەبووە بۆ کەریم کابان نەشاوە یاومانە بە مەسان ئەسمە عالی وتوێتی بۆ چونکە
بەڕاستی ئەداش لەوا دەورە بینێ کەواتە ئەم هەموو شتەی کە باسم کرد هەر هەمووی لە ئەهۆنراوە لە ئاوازی جوان لە ژەنینی جوان لە ناو ستۆدیۆکە ئەو ئەحساسە تێکەڵ بۆ بە هەمومانەوە ئەو بەرهەمە جوانە ئاهاتە بەرهەم کە بەڕاستی جێ ئەوەیە بۆیە ژڵێن یا سەردەمی زێڕینی ناوەبەن لە هەفتاکان وەشتاکانە وە ئەو بەرهەمانە کە ئێستا ئەمێنێتەوە سەردانێکی ئەوروپام کرد چەند ساڵە لەمەوە پێش چوومە دانیمارک ئەو کوڕی کەسی خۆمە کە لەلایەوە دانیشتم هەر ئاوای سویچەکەی کردە و سێرەکەم قارکابان دەستی پێکرد وتم لە دانیمارک و قارکابان تیمام و سایمە بەمانەوە ژین هەستمان و تێکەڵ بووە لەگەڵ ئەمانە ئەمانە نەبێ ئێمە هەست بە کوردی خۆمان ناکەین ڕۆحی تێر کردووە باشە مامەسا خالید لاساییکردنەوە زۆرم پێ خۆشە ڕای جناوە دوورگرن بەسەر لاساییکردنەوە زۆر هونەرمەند کە دەست پێکە بە لاساییکردنەوە دەست پێکە لاساییکردنەوە لە کاری هونەریە پێم وانە شتێکی خراپ بێت بەڵام زۆر جار ئەوترێت ئەگەر لاسایت کردەوە ئەگەر نەوتوانی لە هونەرمەندە باوای دابنین لە هونەرمەندە ڕەسەنەکە باشتر نەدوتەوە نەیڵیتەوە چکە حەقی ئەویش ئەخۆی تا چەند ئێوە لەگەڵ لاساییکردنەوەدان کە ئێستا زۆرێک لە هونەرمەندەکان پەنای بۆ بن نمونەیەکی جوان لە دەرەوە گێڕایەوە پێم خۆشە ئەو نمونەیە باسکەینەوە لێرە وتە دێمە لە سەردەمانێکدا لە تیپی مۆسیقای سلێمانی لاسایی هەندێک ئاوازی عەرەبیمانە کردەوە پێم خۆشە ئەو نمونەیە باسکەینەوە بینەرە پرسیارەکە و جوانە لاساییکردنەوە بێگومان هەموو هونەرمەندێک سەرەتایی دەست پێکردنی ئایا ژەنیار بێ ئایا گۆرانی بێژ بێ حتمی دەوروپشی کاریگەری بۆ لەسەری ئێمە مەسەڵەن جۆمان لە میرزادا ئاگرت چۆن عەزفەکەم کوڕە ئێمەش با لاساییکەینەوە وەک ئەو عەزفکەین یا فلان ژەنیاری تر یا فلان ژەنیاری تر بۆ خۆمان لەم بەینا ئێمە لاساییمانە کردەوە گۆرانی بێژی با بڵێن کە تازەش دروست دەبێ هەمان شێوە حەزەکە شتەکانی مەزهەری خالقی بڵێ شتەکانی حەسەن زیرەک بڵێ شتەکانی عەلی مەردان بڵێ دایر تۆفیق بڵێ هەمووی حەزەکە بیڵێ بۆ چونکە هەستەکە بەوتنی ئەویش ئاستێک بە خۆی دروستەکە کە پێڵێن ئەمە وەڵی تۆ لە ئاسێکی بەرزای چونکە تۆ گۆرانێکی فلان کەس دەڵێیتەوە زۆر چاکە ئەم لاساییکردنە تا ڕادەیەک زۆر باشە بەڵام تا ڕادەیەکە زۆر خراپە لە ڕووی خراپەکەیەوە چییە؟ ئەگەر هەر بەردەوامی لەسەر لاساییکردنەوە و ئەو بازنەیە تێنەپەڕێنی کە تۆ تیا ئەژیت و لاسایی فلان گۆرانی بێژەکەیتەوە ئیتر قاڵبی ئەو وەرەگری دۆخی ئەو وەرەگری ناتوانانی سنوور بەزێنی هەمانە نمونەمان زۆرە لێرەش کە لە سلێمانی لە شارەکانی هەولێر هین کە لە دهۆک کە سنووریان نەبەزانوە لە بازنەی گۆرانی بێژەکە ماوەتەوە ئەمە خراپە بەڕای من گۆرانی بێژ ئەبێ هەوڵ بە دوای ئەوەی کە لاساییکردنەوەی تەواو کرد اینجا هەست بکە خۆی بدۆزێتەوە و ستایلێکی تایبەت بە خۆی بدۆزێتەوە کاری بۆ بکە ئەو ستایلەشی هەر ڕۆژ بە ڕۆژ پەروەردەیکە ڕۆژ بە ڕۆژ لە ڕووی هوشیاریەوە هوشیاری زانیاری زیاتری هونەری باتێ یعنی نابێ گۆرانی بێژ بەڕای من تەنها گۆرانەکە بڵێ و خواحافیز کاتە لاساییکردنەوە ناوبانگە پێ بەخشێ بەڵام ڕەنگە هونەرەکە و پێ نەبەخش نەخێر پێ نابەخشێ لەبەرەوە بوو گۆرانی بێژە یعنی هەر لاسایی بکاتەوە یعنی وەکو بۆم باسکردی لە سنوور ئامێنێتەوە ئەوەش زۆر هەڵەیەکی گەورەیە بەڵام ئەگەر وەکو چووە بە دەرەوەی بازنەکە وە خۆشی ڕۆشن بیر کرد ڕۆژانە کە جێی داخە ئەمڕۆ گۆرانی بێژ ئەو حاڵەتەی نییە ینی خۆی ڕۆشن بیر ناکە لە نەم زانیێستەکانی مۆسیقا حاوەلەیەک ناکە کە شتێ بزانێ هەوڵنا ئامرێکی مۆزیکی فێر ببێ تا تۆزێک لە مەقام و ئەدای مەقام و گۆڕینی مەقامەکان تێبگە لە جۆناگرێ لە مۆسیقا و ئاواز و میلۆدیەکانی دەور و پشتی خۆمان ئەمە عەرەبە ئەمە تورکە ئەمە فارسە ژۆی لێ بگرە بۆی سوودی لێوەرگری بەڵام نەکەی و ئەوە غەڵەتە کە ئێڵێمەوە هیوا هەیە مەسەلەن پابەند بووە بە ستایلێکی عەرەبیەوە ئەیتر هەر ئەوە ئەڵێتەوە ئێڵێتەوە یا فارسی یا تورکی
ئەمە خزمەتی ئێمە ناکات. بە دنیایەوە جا مامۆستا ڕەنگە زۆر گۆرانی بێژی تازەشمان هەبێت لە ئێستایا کاتێک کە بەرهەمە تازەکانیان تۆمار ئەەکەن ڕەنگە ئەگەر لیان بپرسرێ بۆچی بەرهەمەکەی تۆ بەم شێوازەیە وەڵامەکان ئەوە بێ بڵێ من ئەمەوێ نوێگەری بکەم لە گۆرانی وتنا ئەمەوێ لە گەڵ سەردەما بڕۆم کۆمەڵە گەنج هەیە ئەمەوێ بۆ ئەوان گۆرانی بڵێم. نوێگەریکردن لە هوەرە لە گۆرانی وتنە ئەکاتە ئەوەی کە تۆ لای لە هوەرە ڕەسەنەکەی خۆت لە هوەرە ڕەسەنە کوردیەکەی خۆت یاخود سەر لێ شەواویەک لە گۆرانی وتنە دروستکەی بابیانوی ئەوەی بڵێ من نوێگەریم کردووە خۆی گۆرانی هەرە بێ بۆ سەردەم بێ سەردەمی ئێمەش سەردەمی خۆمان بوو کە مۆسیقا و گۆرانی تیڤی مۆسیقای سلێمانیمان بڵاو کردەوە یە سەردەمە بوو کە چووین جۆمان لە خەڵکەکە ئاگرتەوە بیرۆڕای خەڵکەکەمان وەرەگرتەوە ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە هونەرمەند دەبێ بچێتە ناو خەڵکەوە ڕنگانەوەی بەرهەمەکەی خۆی ببینێتەوە لە خەڵکە بزانێت تا بۆی بۆ هەنگاوی دووەم چی ئەەکەم چی ناکەم هەموو گۆرانیەک گۆرانی سەردەمی خۆیەتی بۆ ئەو سەردەمەیە بۆ ئەو گەنجانەیە بۆ ئەو هینەی خۆیەتیایەتی عەلی مەردان کۆن مەسەڵەن مقاماتی وتووە و ئەدای گۆرانی کردووە سەردەمی خۆی بووە لە کەچی سێرەکەی شەماڵ سایب لە سەردەمی ئەوە پیا بوو ستایلێکی نوێی لە تەلیف و لە گۆرانی کوردیە هێنا زۆر جیاوازە لەگەڵ عەلی مەردانە و تار تۆفیق و ئەم شانە خەڵک هەنێکی قبوڵی کرد هەنێکی قبوڵی نەکرد بەڵام سەردەمە ئەبێ قبوڵ کرێ ئەبێ بێتە پێشەوە ئێستاش محاولاتی باش هەیە من ناڵێم نییە دەنگخۆشی باش هەیە دەنگی باش هاتۆتەکە لە کوڕانە بە تایبەتی کچامان زۆر زۆر کەمە دەنگمی باش نازانم بۆچی شتی باشەکەن بەڵام پێویستیان هەیە پێویستیان بەوە هەیە ئەو کەسە زۆر خۆی ماندووکە ئەو کوڕە گەنجە ئەو کچە گەنجە کە ئەیەوێت بەرهەمێکی جوان پێشکەش بە میلەتەکەی کە با لەگەڵ یا بژی بەخوا جاری وەها بۆ ئێمە لەسەر نان خواردن لە خەوە کورە هەڵەساین لە خەو کورە ئەڕۆشین بە پیاسە خەیاڵمان هەر لای ئەو میلۆدیە چی بۆ بکەین باشترە نە ئەو باش نییە دایم وەرەخەی نۆتە لە گیرفانە قەڵەم بەدەستەوە شتێک بنووسی زۆر جار دەممان ئەجوڵا قسەمانە کرد بڕوا بکە برادرەمە بووی سەلامم لێ کردووی کاکە تۆ دەمە دەجوڵا و هیچ جوابی سەلامەکەشێ نامەوە تێکەڵ بووبووم لەگەڵ ئەو ئاوازە کە چۆن بە باشترین شێوە بیەم بە ئەو جملەیە ئەو ڕستەیە نەمێنێ لە باتیکە ئەوە بمێنێ ینی هیوادارم ئەم گەنجانەش شتی کە هەڵێ پڕوزێنیت و زوو یەتە بەرهەم و ئیتر بڵێ وڵا بەرهەمەم زۆرە ئەوە تا سێرەکەی کەریم کابانێک کە چۆتە شاکاری مۆسیقا و گۆرانی کوردی لە شاری سلێمانی و کوردستانیش بەگشتی بەرهەمەکانی ئەوەی کە جێی ئاماژە بێ من بەرهەمی زۆرە وابزانم 21 گۆرانی هەیە بەڵام بەڕای من ئەوانەی کە بە دڵی منە ناگاتە دەدانە نۆدانە هەشدانە ئەوانە بەرهەمن ئەمێن ئەو بەرهەمانە هەموو مانایەکی شتە هونەریەکەی تایە کەریم کابان خۆ من قسەشم لەسەر کرد و کاتی خۆی بەرهەمێکیان لە ئایدی زاعی کوردی بەغایە بەرهەمێکیان ئایدی تیڤی مۆسیقای سلێمانی سێریم دوو ستایلە بکە ئێستا خۆتان گوێ لێ بگرن بزانە چەند فەرقی هەیە ژەنیارەکانی ئەوێ نابیناکان و عەرەبەکان بوون هەستی ژەنینیان وەکو ژەنیارێکی کورد نییە بێگومان و زۆر شیشان هونەریشان بۆ نەکردووە لە پێشەکی مۆسیقا و داڕشتن و با بڵێن دابەشکردنی مۆسیقا و ئەمانیان بۆ نەکردووە ئەتیادی مۆسیقاکەی گۆرانیەکان لیاوەتەوە ئەویش داخەڵ بووە و گۆرانێکی وتۆتەوە سەرەکەی گۆرانێکی کاڵ و کرچە بەری بەیانایە ئەو گۆرانیانەی کە هەیەی لە زاعی کوردیە بەڵام وەرە ئەوانەی تیڤی مۆسیقای سلێمانی یاران وەسێتم و شەو و خەنەبەندان و ئەمانەی چونکە بەڕاستی ئەوە ئیشی بۆ کرا شتەکان بە جوانی بێت هەموو گۆرانیەکی سەردەمی خۆیەتی بێگومان گۆرانی مڵکی گوێگرە لە ڕووی دەرونیەوە بیر و دەرونی مرۆڤ خوێنێتەوە بۆ منە لە کاتی شۆڕشەکاندا سرودێک گۆرانیەک چەندە جورئەتیاوە بە برا پێشمەرگەکانمان لە بواری دەرونیەوە تۆ کەسێک ئەگەر بێتاقەت بێت گوێ لە گۆرانیەک دەگرێت گۆرانەیەکی شادیش بێت بەڵام لەبەرەوەی ئاواز و بەو شێوازە
ڕەسەنەی کە تۆ باسی دەکەیت بەرەم هاتووە چەندە شادی دەکات واتە دوجار گوێگرە دەبێتە بڕیاردەریەوەی کە گۆرانی باش و خراپ ئەم تەوەرەشمان هەل لەسەرەوە زۆر سپاس بە مامۆستا خالید سەرکار کە ئەمڕۆ میوانی ڕۆژێکی نۆبین گەورەت کردین لەسەر ئەم بابەتە قسەت کرد دووبارە سپاس بۆ ئامادەبوون. سپاس و ئامادەبوون.